باخچە و قوتابخانەی بارزی ناحکومی، پەروەردە و فێرکردنی ڕۆڵەکانتان لە کەشێکی ئارام و ڕووبەرێکی فراوان، بە تایبەتمەندی پەروەردەی ناوازە و بە پێشکەوتوترین سیستەمی سەردەمیانە بە بەکارهێنانی تەختەی زیرەک و تابلێت، چێژ لە خوێندن ببینە و زیاتر فێر بە. زۆر گرنگی بە پارێزگاریکردنی قوتابی دەدرێت بە جێبەجێکردنی چەندین ڕێکاری تەندروستی و دابینکردنی هەموو پێداویستەکانی خۆپارێزی. ناوتۆمارکردن بەردەوامە بۆ گشت قوتابیانی باخچەی منداڵان، بنەڕەتی و ئامادەیی بۆ هەردوو خوێندنی کوردی و ئینگلیزی بە گونجاوترین نرخ و باشترین کوالیتی. ڕۆژانە 2 ژەمی تەندروست نانی بەیانی و نیۆڕۆ دەدرێت بە قوتابیان لە 2 چێشخانەی تایبەت. لە کۆمەڵگاکەمان بۆ تەندروستی قوتابی گرنگی دەدرێت بە وەرزش لە هۆڵ و گۆڕەپانی کراوە. بۆ بەرەو پێشبردنی ئاستی هونەری قوتابی ژووری تایبەتی هونەر و میوزیک دابین کراوە. بۆ باشترکردنی ئاستی زانستی قوتابی تاقیگەکانی زانستی و کۆمپیوتەر دابین کراوە. هەروەها ئەزمون و لێهاتووی مامۆستایانی بارز داهاتوویشی گەشتر بۆ ڕۆڵەکانتان بنیاد دەنێ. بارز پلەی یەکەمین کۆمەڵگەی پەروەردەیی بەدەستهێناوە لەسەر ئاستی شاری هەولێر. کۆمەڵگەی بارز ڕێگایەک بۆ کۆمەڵگایەکی ڕۆشنبیر.